سڵاو کاتتان باش هەواڵ کولتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتا سەردێڕەکان. پێشەنگەی فۆتۆگرافی دەرگا لە سلەیمانی کۆتایی هات. خەڵاتەکانی بیلبۆرد لە لاس ڤێگاس دەستی پێکردووە. دووبارە سڵاو. ئێواری ئەمڕۆ لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە شاری سلەیمانی پێشەنگەی فۆتۆگرافەری سۆران عەبدوڵڵا نەقشبەندی کۆتایی پێهات. سۆران عەبدوڵڵا نەقشبەندی لەبارەی پێشەنگەکەیەوە باین ئارتی ڕاگەیاند. لەم پێشەنگەیەدا ویستم لە ژێرناوی دەرگا لەسەر کۆمەڵێک دیمەنی کەم دیت بکەینەوە. لە پێشەنگەکەدا 15 دیمەنی جیاواز و 15 دەربڕینی جیاواز بۆ ژیان لەلایەن فۆتۆگرافەرەوە نەمایشکرا بوو. سۆران عەبدوڵڵا نەقشبەندی هەڵگری خەڵاتی نێودەوڵەتی سێمی کاپا و چەندین خەڵاتی تری بواری فۆتۆگرافیە. ئەم پێشەنگایی من پێگاتووە لە 15 فۆتۆ لە ڕاستیە لە چوارچێوەی فستیڤاڵی کولتوری ساڵانەی زانکۆکەمان زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە قرگا بەڕێوەمان برد. پێشەکی زۆر بەسپاسەوە بۆ هەموو سەرۆکایەتی زانکۆی گەشەپێدان و سەرۆکایەتی بەشی زمانی ئینگلیزی کە بەڕاستی زۆر هاوکار بوون لەو مەجاڵەیە. بەنسبەتی پێشەنگاکەشەوە پێنجەمین پێشەنگای تایبەتی منە لە کوردستان کردومەتەوە. پێگاتووە لە 15 فۆتۆی ڕەشوسپی لە ڕاستیا لە کۆمەڵێک بواری جیاوازە لە فیگەر و پۆرتریت و لانسکەیپ و بە جۆرێک لە جۆرەکان لە ستایلێکا کۆ بوونەوە کە ئەویش پێش هەموو شتێک ڕەشوسپیە و پۆرترەیە. لەمەوەی ڕابردوودا کتێبی ژیانی سیاسی لە باشووری کوردستان لە 1975 بۆ 1991 سەرهەڵدانی ڕەوتی سوسیالیستی و دروستبوونی حیزبی سوسیالیستی کوردستان وەک نمونە کەوتە بەردیدی خوێنەران. سەلام عەبدولکەریم نووسەری کتێبەکە لە پێشەکی کتێبەکەیدا دەڵێ گرنگی و بایەخی لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە لەوەدا خۆی دەبینێتەوە کە لێکۆڵینەوەی زانستی لەسەر ڕووداو مێژوویەکانی ئەو قۆناغا لە 1979 تا 1991 بەگشتی و لەسەر ژیانی سیاسی و پارتە سیاسیەکان و دروستبوونی ڕەوتی سوسیالیستی و حیزبی سوسیالیستی کوردستان بە دیاریکراوی وەک یەکێک لە ڕێکخراو و پارتە سیاسیەکان لە باشووری کوردستان نەکراوە. بۆ قسەکردن لەسەر گرنگی ئەم کتێبە و چۆنیەتی هەڵبژاردننی ئەم بابەتە ئێستا لە ڕێگای هێڵی تەلەفۆنەوە مامۆستا سەلام عەبدولکەریم نووسەری کتێبەکەمان لەگەڵدایە. کاک سەلام ئەم کاتت باش؟ باش. زۆر سپاس. گرنگی ئەم لێکۆڵینەوەی لە چیدایە و بۆچی گرنگە ژیانی سیاسی و سەرهەڵدان و دروستبوونی حیزبێکی سیاسی ببێتە بابەتی لێکۆڵینەوەیەک؟ بەڵێ بێگومان ڕووداوەکانی دوای ڕێکوتنامەی جەزایری ساڵی 1975 کاریگەری ڕاستە خۆی لەسەر گۆڕەپانی سیاسی لە باشووری کوردستان و دروستبوونی چەندین هێزی سیاسی تر لە دوای پارتی دیموکراتی کوردستان هەبووە و بە تایبەتی بە دیاریکراویش لە نێوان ساڵانی 1970 بۆ 1990 کۆمەڵێک ڕووداوی گرنگ لە نێو جوڵانی ڕزگاریخوازی کوردی ڕوویداوە کە هەموو ئەوانە بوون بە مێژوو و پێویستیان بە لێکۆڵینەوە و بە دیراسەکردنی ئەکادیمی هەیە بۆ ئەوەی کە ڕاستی ڕووداوە مێژوویەکان بخرێتە ڕوو چکە لەو خۆناغا جوڵانی ڕزگاریخوازی کورد کۆمەڵێک ڕووداوی گرنگی تیا ڕوویداوە لە دروستبوونی پارتە سیاسیەکان و سەرۆدانی ڕۆکی سیاسی و بە تایبەتی ڕۆکی سۆسیالیستی و ئاراستەی سۆسیالیستی لە نێو جوڵانی ڕزگاریخوازی کوردی و بە دیاریکراویش حیزبی سۆسیالیستی کوردستان و هەروەها سەرۆدانی دروستبوونی کاری بەری لە کوردستان بەرەکانی جود و جەوقەت و هەروەها سەرۆدانی شەڕی نەخۆی ساڵانی هێشتاکان 82 بۆ کۆتایی 84 و هەروەها پرۆسی ئاژبوونەوەی گشتی و هەروەها دروستبوونی بەری کوردستانی و دوای ئەوەش کارەکەتەکانی کیمیاباران و ئەنفال لە تاگاتە ڕاپەڕین و توێژی نێوان بەحس و بەری کوردستانی بێگومان هەمووانە ڕەتەیەک لە ڕووداوی سیاسین لە باشووری کوردستان و تأثیراتیان لەسەر بارودۆخی ئێستاش هەیە چکە بەشێک لە ڕوانگەی مێژوویەوەی کە بەشێک لە ڕووداوە مێژوویەکان پێکەوە هاوبەشن و کاریگەریان لەسەر یەکتری هەیە بۆیە ئەو بابەتە ژیانی سیاسی لە باشووری کوردستان و بە تایبەتیش ژیانی سیاسی پارتەکان و بە دیاریکراویش حیزبی سۆسیالیستی کوردستان یەکێک لەو بابەتانەیە کە هەڵئەگرێت دیراسی لەسەر بکرێت لە ڕووی سەرهەڵدانی ئاراستەی چەپ و ئاراستەی سۆسیالیستی و هەروەها تەئسیرات و پێگە و بەشداری و بەڵێ مامۆستا پێشتر چەند هەوڵێک هەبووە بۆ نووسینەوەی ئەو خۆناغی مێژووی سیاسی کورد لە باشووری کوردستان. جیاوازی ئەم هەوڵەی ئێوە لەگەڵ ئەو هەوڵانەی پێشتر لە چیدایە؟
بەڵێ خۆی جیاوازی هەوڵەکە لەوایە ئەمە توێژینەوەیەکی زانستیە نامی ماستەرە و دیار ئەو بەشێک لەو هەوڵانی کە نووسراونەتەوە زیاتر یاداشتی کەسایەتە سیاسەکانن کە بێگومان هەمووانە لە ڕوانگەی تایبەتی خۆیان لە بەرژەوەندی ئەو گروپی هێزە سیاسەکانی کاریان تا کردووە نووسیرانەتەوە و ئیشی ئەکادیمیا بە تایبەتی ناوەندێکی زانستی و کوزانکۆ ئیشی ئەوەیە کە لە ڕوانگەیەکی زانستی بێلانەوە دیراسە و توێژینەوە لەسەر ئەو ڕووداوانە بکە کە لەو لە فترەیەکی دیاری لە خۆناغێکی دیاریکرای مێژووە ڕوویداوە کە بەشێکی زۆری و سەرچاوانەی من پشت پێبەستن لە نووسینەوەی و توێژینەوەیە بەشێکی زۆریان ئەو نامە و کەرەستە یاخود ماتریاڵە خاوەکانن کە لە ڕێگەی نامە و بەڵگەنامە و بەیاننامە و ڕوونکردنەوە شتانەوەی کە تۆنداوە ئیشی لەسەر بکرێت و گرنگەکەی لەوایە کە من نامەی زانکۆ و نامەی ماستەرە و بەرچاوڕوونیە خاتە بەردەمنەوەی ئێستا بۆ زانینی باردەوە ئەو ملانی کە ئێستا لە عالەمێنان هێزەکانەیە مەگەڕانەوە بۆ ئاشنابوون بۆ ڕووداوانی کە لە چەند ساڵی ڕابردوو بەتایبەتی لە دوای ڕێکوتنامەی ئازاری 1975 تاوەکو ساڵی 1991 زۆر سپاس مامۆستا بۆ تۆ کە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵ بەرنامەی ئەمشەمان بووی. سپاس بۆیەوەش خۆشحاڵم. زۆر سپاس. بۆن زەوەی نوێترین ئەلبۆمی کچە هونەرمەند لێدی گاگایە لە هەنگاوێکدا بۆ بانگەشەکردن بۆ ئەڵبەنەوەیەکەی دوێنێ لە شاری مەنهەتەن لێدی گاگا لە نزیکەوە چاوی باشقاین دەنگی کەوت و واژۆی لەسەر ئەلبۆمەکەی بۆ کردن. ڕوبی ڕێت کە یەکێکە لە هەوادارەکانی دەنگی گاگا دەڵێت هەموو ڕۆژێک ڕوونادات گاگا ببینیت بۆیە زۆر خۆشحاڵم هیوادارم بتوانێت ئیمزایەکم بۆ بکە. سکۆت یەکێکی ترە لە هەوادارانی گاگا و دەڵێت ئەگەر ئیمزایەکم بۆ بکە لەسەر لەشم دەکەم بە تاتۆ. لێدی گاگا لە ئەمریکا و جیهاندا لە دوای مایکل جەکسۆنەوە زۆرترین جەمەوەری هەیە. دوای 5 ساڵ وەستان خەڵاتەکانی بیلبۆرد بۆ میوزیکی ئەمریکی لە شاری لەس ڤێگاس دەستی پێکردەوە. تایلەر سویفتی گۆرانیبێژی پۆپی کەنتری بۆ ئەستێرەی شەوی خەڵاتەکان و بۆ وەرگرتنی 7 خەڵات کاندید کرا. هاوکات فێرجی ئەندامی بلاک ئاید پیس و گروپەکەی لە ڕێوڕسمەکەدا ئامادە بوون. گروپەکەی فێرجی گۆرانیەکیان پێشکەش کرد بەڵام ناوبراو نەیشاردەوە کە زۆر خەمی بۆ لە گۆرانەکەیدا هەڵە بکات. سەرەڕای ئەمانە چەندین هونەرمەندی ناسراوی تر ئامادەی ئەو نمایشە تایبەتە بوون لەوانش ماری جەی بڵێیج و نەیۆن کێلی ڕۆلاند و نیل دایمەند. جێتلی ئاکتەری بەناوبانگی چینی جارێکی تر دەگەڕێتەوە دنیای فیلمی ئاکشن. گەڕانەوەی جێتلی لە کاتێکدا دێت کە پێشتر نابراو ڕاگەاندبوو جارێکی تر لە هیچ فیلمێکی ئاکشندا بەشداری ناکات. بەڵام لی دەڵێت ئەمە یەکەم فیلمی سێرەهەندی چینیە بەرهەم دەهێنرێت بۆیە نەمتوانێت داوای دەرهێنەرەکە بشکێنم کە کاتێک داوای کردهبوو بەشداری تێدا بکەم. سوی هارگ دەرهێنەری فیلمەکە دەڵێت لەگەڵ جوانی چیرۆکدا دەبێت ڕۆڵی تەکنۆلۆژیا پێشکەوتوو لەبیر نەکرێت. سو پێی وایە سینەمای چینی پێویستی بە بەرهەمهێنانی فیلمی سێرەهەندی هەبووە. فیلمەکە 35 میلیۆن دۆلاری تێدەچێت و لە مانگی دەسەمبەری ئەم ساڵ هەموو کارەکانی تەواو دەبێت و ئامادەی نمایشکردن دەبێت.那么，因为电影人都充满着梦想，那跟一个有梦想的导演去拍，就是非常非常有意思。بەڕێزان هەواڵ کولتورەکانتان پێشکەش کرا بەختەوەر بن.